سڵاوتان لێبێ 38 ساڵ بەسەر ڕووداوی جینۆسایدکردنی گەلی کورد لەلایەن ڕژێمی بەعسەوە تێتەپەڕێت کە لە پرۆسی بەناو ئەنفالدا کە بەشێکی زۆر لە ناوچە گوندنشینەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەولێر و دووهۆکی بە پاساوی ڕیشە کێشکردنی هاوکاریەکان بۆ هێزی پێشمەرگە لە ناوەڕاستی هەشتاکان و کۆتایی هەشتاکاندا بەرپا کرد و بۆ هۆیەوە 1970,000 کەس بوونە قوربانی. لەم بەرنامەیەدا لە چەماڵم و کەسوکاری ئەنفال کراوان و ئەو کەسانەشی کە لە پرۆسەکەدا بوونەتە قوربانی و دواتر ئەجەل یەخەی نەگرتوون و تا ئێستا لە ژیاندا ماونەتە و دوای 6 مانگ لەو پرۆسەیە گەڕانەتەوە زێدی خۆیان باسمان لە چیرۆکەکە بۆ دەکەن و بزانین لایانی پەیوەندیداریش چ قسەیەکی هەیە کە تا ئێستا نەیانتوانی وەکو پێویست ڕووفاتەکان بگەڕێنەوە لەگەڵماندا. ئاساری ئەنفال و ئێشی ئەنفال و بیرەوەری ئەنفال و ترس و دڵەڕاوکی ئەنفال بوو هەتایە لە ناخی هەموو کەسێکە ئەمینەت بوو. هەر چاوەڕوانین ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بە هێزقەکەشی شاد بینە وەکو وایە بە ساقی بێتەوە ماڵەوە. خەڵکی ئێستاش هەموو ڕۆژی ئەنفالە بێتەوە بڕواکە گاتە چواردی چوار ئێمە نازانین لە ماڵەوە تەلەڤیزۆنەکان بکوژێنەوە چی لێ بکەین لە ئازاری جەرگی دایک و کەسوکارەکانمان تێتوان تێتەوە ناتنەوە ئێستا هەستاوەرمسە باسییان مەکەدا دوور خۆم باسییان مەکرد. چواردی چوارە و 38 ساڵ بەسەر کارەساتی بەناو ئەنفال تێپەڕێت تا چەند گرنگکە کە بەڕاستی پشکنی دێنەی بۆ کەسوکاری ئەفاکراون بکرێەوە ئەو ئێسک و پرووسکانەی ماون تا ئێستا ناسنامەیان نیە ناسنامەیان بۆ بدۆزرێتەوە. جارێ سەرەتا بە خێراتنی بەڕێستانەکەین دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەین ئێمە حەزەکەین وەکو کەسوکاری شەید و ئەنفال ئاورێکی جدی لە هێزق و پرووسکی ئەو کەسانە بدەنەوە کە لە نەگرە سەلمان و لە دەوروبەری نەگرە سەلمان بەجێ ماون هەر چاوەڕوانین ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بە هێزقەکەشی شاد بینە وەکو وایە بە ساقی بێتەوە ماڵەوە. بە شتێک یعنی ئێستا دایم شەو ڕۆژاومان لەیەتی و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەهانای کەسوکاری شەید و ئەنفالەوە بێ مژدەیەکی خۆشمان باتێ بە دانەوەی ئەو هێزق و پرووسکەی کە لەوێ ماوە هەر ئەوەشمان ببێنێتەوە جێگای شانازیە بۆ ئێمە. جەناب کەسوکاری ئەنفالی بەڵێ شانگ زەمان ئەنفال و شەیدە بەڵێ تا ئێستا تەنها لەسەر ئاستی شەخص پشکنی دیئێنەی کراوە لەسەر ئاستی وەزارەت و حکوومەتیش نەکراوە هیچ نەکراوە بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەو کەیسەوە هەستەوە ئەو کەیسە ڕاپەڕێنێ زوونی کاتەوە بەشک و چاوەڕوانی ئێمە ئیتر بە دڵنیاییەوە شتێکمان بۆ بکەن هەر چاوەڕوان هەرڵێن ئەمڕۆ نابیانی تا ئێستا هیچشمان بۆ نەکراوە ئەو کەیسە نەجوور لەناوە و هیچ شتێک بۆ ئێمە نەکراوە. بەڕاستی لایەنی پەیوەندیدار یادکردنەوە زۆر خزمەت بە خەڵک ناکە پێویستەکە بەڕاستی ئەم کارانە بکرێ ئەم گرفتانە چارەسەر بکرێ ئەم پشکنیانە بکرێ خزمەتی کەسوکاری ئەنفالکراوان بکرێ. براکەی منی جا با پێت بڵم بەخوا حکوومەتی هەرێم بکات چی بۆ خەڵک کردووە لە ڕووی ئەو شتان و مەسەلەکاوە چاوەڕوانی چی بۆمان نەکردو لە ڕووی جادەوبانەوە باغی بەکەمی بە شعب و مەملەتەکەی خۆی داوە زایمە دووبارە و سێبارە و چواربارە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەم کەم و کورتیانە چارەسەرکا بۆمان بتەوێ نەتەوێ ئێمە حکوومەتی خۆمانە و ئێمە داوای لەکەین و بەهانای ئەو خەڵکە داماوەوە بێ لە هەموو ڕوویەکەوە خەڵک لە ڕووی کارەباوە لە ڕووی ئاوە لە ڕووی شەیدان و ئەوە هیچ دەکرای شتێکی زۆر باش بە شەیدان بکرای بەڵامیی تا ئێستا دیار نییە مەعاشەکە شاوەتای بینی بە 3 مانگ جارە ماشێکە دەن واتە لە هیچ ڕوویەکەوە ئاورتان لێنراوە هیچ شتێک لە وڵای شتەکان هەمووی لە بەرچاو دیارە خۆیان لێمە باشترە زان ئەو خەڵکاوە
ناومێدە و نامەرات کردووە و ئێتر ئێمە بەڕاستی داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەین بەهانە ئەو خەڵکەوە بێت. چی پێویستە بۆ کەسوکاری ئەنفالکراوان بکرێ بە تایبەتی گەڕانەوەی ڕووفاتەکان؟ وەڵڵی یەقی هەموو شتێکی بکرێ و ئەوانش کە نەهاتوونەتەوە وایە داوا بکرێ هەمووی بێنەوە. پشکنینیشان بۆ دەکرا با یارمەتیەکە بەم ئەمەیانە بۆ دانم لە ماوەی ڕابردووە هەوڵێکی زۆر درا داواکاریەکی زۆر کرا تا چەند و داواکاریە جێبەجێ بوو خۆیان نازانم چەندێکی جێبەجێ و بەس هەر هەموو جارە داواکاریەکەن و بەس بۆ جێبەجێکردەکەی وەجارێ تاخیرە بێ. چەمچەماڵ پێڵێن پایتەختی شەیدان و ئەنفالکراوان خزمەت کرا؟ نەوەڵاو خزمەتە نەکراوە خزمەت کراوە بەزەوە خزمەتە نەکراوە کە هەموو کەس هینکە. چی پێویستە بۆ ئەم شارە بکرێ؟ هەموو شتێک پێویستە چونکە مادەم پێشڕەوای ئەم شۆڕشە بوون و خۆیان ئاوا هین بووە حەقوای هەموو شتێکیان وە بکرێت. جەناب هیچ کەسێک ئەنفال کراوە یان نەخێر؟ بەڵێ ئەنفال کراوە؟ بەڵێ شەیدمانە ئەنفالمان هەیە ینی ماڵێک نێرە چەمچەماڵا شەید و ئەنفالی نەبێ؟ کەم هەیە تیاوێ نەبێ هەمووی هەیەی هەمووی بەشدارێت یەگەرێکی خۆی نەبێ ئامۆزایەکی یان کەسێکی ئەنفال بوو. ئەوانەشی کە لە ئەنفالە ئەو کارەساتیان بەسەر هاو ڕووفاتەکەیان هەر نەگەڕێنرایەوە نەخوایت هەنێکی گەڕانیانەوە بەسانێکی هەر نەگەڕاوتە ئارەوەڵە پشکنی دیئێنەی ژیان بۆ نەکرا تا بزانم ڕووفاتانە کێن و کێنی بەڵاهی بۆ ئەوە نازانم بەس هەنێکیان هاوردەوە بەزەوانە گوتیان پشکنی شتیان وەکەن بەزی تە نازانێت گەیشت بەچی بەشت بەچی تایسا نەتیجەی تەواوەتی نەبوو. هەرچی بینای دڵەکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێشکان هەرچی بینای دڵەکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێ با بڵێن ئەو بابەتانی کە پێویستە بە کەسوکاری ئەنفالکراوانەوە لە گەڕانەوەی ڕووفاتەکان لە پشکنی دیئێنەی لە تعویزکردنەوەی معنەویان حکومەت لە ئاسی پێویستان بووە. وڵی منش و تۆش و هەموو عالەمەزان لە ئاسی پێویستان نەوێ خۆزانانی هەموو دنیا بدێکە بای خوێنی یەکێک لەو ئەنفالانە نییە کە پیاوی گەورەی تایە لە عمرە ژنی تایە مناڵی تایە بەس بەداخەوە ئەما کە هیچیان کەوە لە حکومەتی مرکزی بە من حکومەتی بەغا هیچی بمان نەکردە بەش ئەمان شتێوایان نەکردو حتا کوردستان نەختە لەو زامیان ساڕێژ بێت نەختە لەو برینە کە برینێکی بەسۆی هەتا ئێستا نەختە لەو برینانە ساڕژ بەداخەوە. ئێستا کێش ئەوەی کە هەیە پشکنی دیئێنەی تا ئێستا لەسەر ئاستی وەزارەت و حکومەتیش نەکراوەی کراوە لەسەر ئاستی تاک و فەرد بۆ پشکنینی دیئێنئەی بۆ ئەو ڕووفاتانەی هاتوونەتەوە کە سوکاریان هەر نازانی ئەوانیان دیێنیان بۆ نەکرا من زانم کە دیێنیان بۆ نەکرا بێتتر خەڵک زانێ ئەمە هین کێیە بەس ئەبێ حکومەت ئەبێ ئێمە حکومەتی هەرێم خۆی هەوڵێکی کۆش بکە ئەگەر خۆی بکە ئەگەر دەخت بکات لە حکوومەتی مرکزی بۆ ئەم کەسوکاری ئەو ئەنفالانە هیچ نەختێ سەبورە برێن ئەمە کەسوکاری تۆیە ئەمە تۆ برای تۆیە باوکی تۆیە نەختێ لەو نەهەمەندیان کرد کەم وکات تەنانەت نەماتوانێت لە ڕووی پەروەردەوە کەتی پەروەردەشەوە ئەم بابەتە بناسیین بەنەوەی تازە بەجیلی تازە هیچ نییە لە پەروەردە هیچ باس ئەنفال نییە زۆر بە کەمی باسی یانی شتێکی چەندێرێک باسەکەم بەداخۆ لە مێژ مەفروض ئەمە دەرسێکی کامل بووە خاصن لە سەرەتاییەوە قوتابخانە سەرەتایی و لە ناوەندیوە دەرسێکی کامل بووە بۆ تەلۆ بیزانسایە کورد چی بەسەر هاتە مێژوی کورد چییە چی قەدر لە کورد کراوە لەبەرەوە کورد بۆ بزان چیان بەسەران هێناوە. ئەوەی کە هەیە هەر داواکاری خەڵکە و بەڵام حکومەتیش تەنها هەربی لە یادکردنەوەکەی کاتەوە بی لە ناوەڕۆکی کێشەکە ئەمالێتی حکومەتی بیر حتا جارێک وەزیری ئەنفالوان هاتن نوێ دەریان کرد دەفرتە مەزانیانە هەر دەرا وتیان با بڕۆی نامانێ قسەمان بۆکەی فعلەن وایە خەڵکە زۆر بە قارە زۆر بەس چی بڵێتی لاقیان نایەت و تەواو ناتوانین شتێوە بکەن ینی خەڵکە ناتوانێت ینی چی بکەن گەرەی حکومەت هەرسێ بەمیشانە ڕێزی پێویست لە کەسوکاری ئەنفال ڕێز چی ینی ڕێز وەک چی بگرن بۆیان ڕێز ینی هەرێکی خانووکیان دا پێێکی دوو دەفتەران دا پیان و خانەوەتە ئەنفالەکان خانویان داوا پێنوشتانیان بۆیان کردووە تا ئێستا
بەزێشتانە ماوە یعنی زۆر ماوە بووە بەڵام ئەو لایەنە مادیقی لایەنە معنەکەەوەیە ڕووفاتەکان بگەڕێتەوە لایەنە معنەکەەوە سۆراقی باسمان گوتمان با دیێنیانە بۆ گشام بکەن هەتا ئەم کوڕە بڵێ ئەمە باوکمە مە سکوپسکی باوکم ئەو ژنە بڵێ ئەمە کوڕەکەمە ئەو کەسە بڵێژنەکە بڵێ پیاوەکەمە موچەکانیشان زۆر دواکەوێ ئەو کەسوکان کوردستان موچێکشی دواکەوێ ئاشە دواکەوتو موچیان فقیرانە هەمما موچەمان دوا نەکەوتووە سن موچە خۆر موچەکەم دواکەوتووە دواکەوێ پێمان خۆشە باس لەو کەی جەنابەت ئەو کەسوکاری ئەنفال کە بەدڵایەوە وشەی ئەنفال وشەیەکی سەپیوە بە سەر کورداینا خۆی پرۆسەکە بەناو ئەنفالە ئەینا لە کۆتاییدا بەدڵایەوە ئەو کەسانی کە ئەو پرۆسەیان کردووە ئەو خەڵکەی کە بەناوی ئەنفال و ئەنفال کراون زۆر لە ئەنفال چیەکان یاخود لەو کەسان لەو ئەسکەرانە لە ڕووی دینەوە ئیلتیزامیان زۆر زیاتر و زۆر باشتر بووە بەڵام وەکوی کە ناسرێ بەناوی پرۆسی ئەنفال جەنابەت سەردا پێمان خۆشە بزانین کێت ئەنفال بووە و چەند کەسان ئەنفال بوو. من خۆم ئارام محەممەد ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی باران بۆ پرسی ئەنفال دیارە ئێمە لە پرۆسی ئەنفالەکە لە ساڵی 1970 و پرۆسی بە 8 قۆناغ جێبەجێکرا ئێمە مەقسەد لە قۆناغی 3 بۆ 4 یان تەواوی خانەوادەکەمان و تەواوی کەس و کار و باوک و برا و مامە و خاڵ و ئامۆزا و تەنانەت خۆشمان بەر ئەو پرۆسەیە کەوتین بەڵام دوای ئەوەی 6 مانگ و 15 ڕۆژ لە گرتوخانەکانی بەعس لە تۆبزاوە و لە دووبز و بەشێکیش گواسترایەوە بۆ نوگرە سەلمان و ئەوانیشی بەشێکیان لە ئێستا ڕووفاتەکانیان لە بیابانەکانی خواروی عێراقن تەواوی خانەوادەکەمان بەر ئەو پرۆسەیە کەوت بەڵام بەداخەوە ڕژێمی بەغدا وشەی ئەنفالی لە نەسی لە یەکێ لە ئاەتەکانی پیرۆزی قورئان بەکارهێناوە بەرامبەر بە میلەتی کورد لە هەمان کاتە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە میلەتێکە زۆر لەو کەسانەی کە ئەم تاوانیان بەرامبەر بە گەلی کورد بەکارهێنا لە ڕووی دینەوە لە ڕووی عەقیدەوە لە ڕووی بیر و باوەڕ زۆر باشتر و بەهێزتر و پاکتر بوون. جەنابەت تەمەنت چەند بوو کە لەو پرۆسەیەدا بەداخەوە قوربانی بوویت؟ من ئەو کاتە تەمەنم 4 ساڵ و نیو بووە کە بەرەو پرۆسەیە کەوتین لە گوندەکەی خۆمان. گوندی خۆی ئێمە لە منتیقەی لەیلان بوون لە مامشا بەڵام لە ئەسڵا ئێمە جەبارین و خەڵکی گوندی سۆرانین لەوێ ئێمە بەرەو پرۆسەیە کەوتین و کە تەواوی خانەوادەکەمان کۆکرایەوە و دوایی هێناین بۆ سەر بەرەو ناحیتەکەی جەباری و لێشەوە بەرەو لیوای چەمچەماڵ و دواتریش لە لیوای چەمچەماڵ هەمومان بە پاسی موقەپەت و بە سەرژمێریەک و داتایەکی تەواوە کە هەمووی گواسراوە بەرەو گرتوخانەی تۆبزاوە و ماوەی 3 ڕۆژ لە تۆبزاوە ماینەوە دواتر بەرەو لەوێ بەشکران بەشێکیان بۆ کەمپی دووبز و بەشێکیشان بەرەو خواروی عێراق کە بۆ قەڵای نوگرە سەلمان و ئێمە لەوێ تەواوی خانەوادەکەی خۆمان خۆم و دایکم و برا و خوشک و تەواوی خانەوادەکەمان لە دووبز ماینەوە بەڵام باپیرەم برا بۆ قەڵای نوگرە سەلمان و هەر لەوێش وەفاتی کرد و باوکم و برا و ئەمانە هەمویان ئەوانەی کە پێشتر بارکران بۆ بیابانەکانی خواروی عێراق و بۆ گۆڕە بە کۆمەڵەکانی سەر ڕووفاتەکانیان لەوێ بەڵام ئێمە لە دوای ئەوەی کە قەراری عەفوی درا دوای 6 مانگ و 15 ڕۆژ ئێمە ئازاد کراین و گەڕاینەوە بۆ چەمچەماڵ. وەکو کەسوکاری قوربانیەکان و خۆش وەکو قوربانی وەکو ڕێکخراوێکیش کە ێستا لەو بابەتە ئیشەکەن تا چەند خواستی کەسوکاری ئەنفال کراوان بۆ ئەوە هەیە کە مەسەڵ ڕووفاتەکان زیاتر بێنرێتەوە بەسەن زیاتر خزمەتی کەسوکاری ئەنفال بکەن چی پێویستە بکرێت کەم و کوڕەکان چی؟ شت کراوە بۆ ئێمە بۆ یەکەم جارە لە سەر ئاستی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستانی یەکەم جار وەرگرتنی سامپڵی دیئنەی بۆ کەسوکاری قوربانیان وەرگیراوە کە ئەمەش لەسەر ڕەنگە عیلاقی شخصی بێ وەکو خانم یەکەمی عێراق و سەرۆکایەتی کۆمار لەسەر خەت بنە تاوەکو بۆ یەکەم جاریشە لە مۆنومێنتی ئەنفال و لە گەرمیان وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری قوربانیان وەربگیرەوە بۆ ناسانەی ئەو ڕووفاتانەی کە لە بیابانەکانی خواروی عێراق گەڕاوەتەوە و چیتر پێویستە کە بەڕاستی کردارێکی و جدیتر بێت؟ بەڕاستی ئەوەی کە بۆ لای کەسوکاری ئەنفال بۆ ئێمە گرنگ بێ خاڵی هەرە گرنگی داواکاری ئێمە هێنانەوە ڕووفاتی ئازیزەکانمان لە بیابانەکانی خواروی عێراق چونکە ئەمە ئەبێتە هەنگاوێکی گرنگ بۆ ناساندنی ئەم کەیسە بە ژینۆساید و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەمە ئەبێتە کە پرۆژەیەکی گرنگ و ئەبێتە ئەو خاڵە گرنگەی کە حکوومەتی عێراق و حکوومەتێک لە دوایەکانی عێراق ناتوانن
درێغی لەوە بکەن کە ئەوان جینۆسایدی گەلی کوردیان نەکردو. بۆیە بە قەناعەتی من و کەسوکاری ئەنفال یەکەم داواکاری ئێمە لە دوای 38 ساڵ هێنانەوەی ڕووفاتی ئازیزەکانمانە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە لە بیابانەکانی خواروی عێراق. ئەم بەهاشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری کرد ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری کرد. خۆشە جنابەت خۆتمان پێ بناسیێنی و چ کەسێکیشتان بۆتە قوربانی لەو پرۆسەی؟ وەڵا من مامۆساوات کە خەڵکیم شارەم کوڕانفالم یەکێکم لەوانەیە کە زۆرترین تەسحیە و زۆرترین کەسوکارم لەم پرۆسەیە تیاچووە نزیکە زیاتر لە 50 کەسوکارم تیاچووە لە باوکو خاڵ و مام و هەموو کەسوکارە نزیکەکانم و ئێستاش هەموو وەکو چالاکەوانێکی ئەم بوارە وەکو خزمەتکاریشی ئەم بوارە وەکو خزمەتکارێکی کە ئەم پرۆسەیە بەردەوام لە هەموو یاد و مناسبە و کارەساتەکانی ئەنفالە من بەشدارم و هاوکاری ئەم ڕێکخرا و ئەم ئەوانەی کە بەشدار و یا خزمەتی ئەم بوارەکەن. جەنابەت بە وەکوڵێ خەڵمان بۆ خۆی دەستە پیتەکان چی پێویستە بکرێ و چی نەکراوە و پێویستە هەنگاوی بۆ بێت؟ وڵی لە ڕاستیدا خۆ کەسوکاری ئەنفال داواکارەکانیان وازەحە تێناگەم یعنی بۆ تێناگەن لەم کەسوکارە داوای چی ئەەکەن. یەکەم گەورەترین گرفتی ئێمە هێنانەوەی ڕووفاتی ئەنفالەکانە. ئێمە دڵنیاین کە گۆڕی باوک و برا و کەسوکارەکانمان لە خواروی عێراق وا بەرەو لە ناوچوو نەچن. داواکاری سەرەکی ئێمە ئەمەیە یعنی هێنانەوەی ڕووفاتەکان بۆ ئێمە ئافاقەیەک یاخود ئەهۆنیەک بەدڵمانەیەت کە ئەم پرۆسەیە تا ڕادەیە گرنگی پێدراوە. خاڵێتر بەڕاستی جێی نیگەرانی ئێمەیە ئەوانەی کە دەستیان لەم پرۆسەیە هەبوو بابەژیان ئێمە ناڵێن ئەمانە ئیدام بکرێن ناڵێن ئەمانەدا ئەوە بکرین ئێمە ئەڵێن ئەم پرۆسەیە ئەوەی دەستی لەم کارەساتە هەبووە دادگایی بکرێت بە پێی یاسا و دادگا چی بەسەراچەسپی ئەوە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئەمە بۆ ئەوە نییە ئەوانە ڕۆشتون بۆ ئەوەی ئەم خیانەت و ئەم بابەتانە دووبارە نەبێتەوە لە وڵاتە. یعنی ئێمە کە کەسێک ئێستا کارەساتی ئەنفال دەستی تایەتی و لەم ناوا سوڕێتەوە بەیانی هەشتێتر بەسەر میلەتا بێ خەڵکی تری شاولەوەکە بۆیە ئەمە خاڵێکی ترە ینی ئەمە دووخە خاڵێتر لە ڕووی زانستیەوە هیچ بۆ مەسەلەی ئەنفال نەکراوە. یعنی ئێمە ئەتوانین بڵێن تا ئێستا کەمترین ڕێژەی توێژینەوەمان هەیە لە گۆڤارە نێودەوڵەتی و لە مەتحەفە نێودەوڵەتیەکانە بۆ پرۆسەی ئەنفال. یعنی بابەتەکە بە زانستی نەکراوە. ئێمە لێرۆ داواکەین خەڵکی ئەکادیمی زانکۆکان پەیمانگاکان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە یعنی ئەبێ گرنگیەکی تایبەتمەند بەم کارەساتە بدێت چکە ئەمە کارەساتێکە 182,000 کەس ئەنفال بووە بەڵام بەدەیان ملیۆن و ملیاری زیانی مادی و معنەوی بەر خەڵکەوتووە. خەڵکی ئێستاش هەموو ڕۆژی ئەنفال ئەبێتەوە ئەنفال دووبارە ئەبێتەوە بڕواکەیە گاتە چواردی چوار ئێمە نازانین لە ماڵەوە تەلەڤیزۆنەکان بکوژێنەوە چی لێ بکەین لە ئازاری جەرگی دایک و کەسوکارەکانمان یعنی بڕواکەی تەلەڤیزۆنەکانە کوژێن بۆی دایکم سەی تەلەڤیزۆن نەکا ئەو ڕۆژە چکە ئەزانم بابەتەکان هەموو ڕۆژی ئێمە مەسەلەی ئەنفال دووبارە ئەبێتەوە برینەکانە کولێنێتەوە ینی ئەم برینە هەموو ساڵە هەندێشتی تەقلیدی هەیە بۆیە ئێمە لێرۆ داواکەین ئەگەر ئەکرێ حکومت دێتە سەر خەت بۆ ئەم بابەتە چکە ناکرێ هەم حکومات هەم پەرلەمان هەم حکومەتی فیدرالی یعنی ئەم سێ خاڵە بۆ ئێمە خاڵی داواکاری ڕاستە لایانی مادیش گرنگە موچە تا ئێستا بە گوێرەی پێویست نییە بەڵام ئێمە ئەم سێ خاڵە لە ئەولوێتی ئێمە یعنی بۆچی مناڵەکەی من نەزانی پرۆسی ئەنفال چییە بۆ لە منهەجی خوێندنان نەخوێندێ بۆ نەزان کۆپەی مانگاکان گرنگی پێ نەدرێ بۆیە ئەمە خاڵی جەوهەری ئێمە. بۆنۆمەتی ئەنفال لە قەزای شەمشەماڵ دوای زارێنەکان لەسەر گەڕانەوەی ڕووفاتی ئەنفال کراوان لە پرۆسی بەناو ئەنفالە گەیشتۆ بێت. دیارە زۆر و پرسیارم لێکن بۆ چواردەی چوار ئایا ڕووفاتەکان دێنەوە یان نایەنەوە هیچ ڕووفاتێک بۆ هەرێمی کوردستان ناهێنرێتەوە بەهۆی ئەو وەزع نەخوازراوەی کە هەم هەرێمی کوردستان و هەم جیهانی گرتوێتەوە ئێستا بۆیە ئەو پرۆسەیە وەستاوە لە ڕابردووە هەڵدانەوەی ڕووفات بۆ فەحسی DNA و هێنانەوەی ئەوانە هەبوو بەڵام بەهۆی ئەو وەزعیکەوە هاتوتە ئاراوە ئێستا ئەو پرۆسەیە وەستێنراوە. لە ماوەی ڕابردوودا هەندێک پشکینین DNA کرا لەسەر ئاستی تاک بوو هەوڵەکە لەسەر ئاستی وەزارەتی حکومەت نەبوو لەسەر ئاستی وەزارەتی حکومەت هەوڵەیە بۆ ئەو ڕووفاتانەی کە تا ئێستا
دیای نەکراون هیچ ناوچێکنی چ پرۆسەیەکن فەحسی دێنێ تاکو ئێستا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەوڵێک نییە کە فەحسی دیێنەی بک بۆ کەسوکاری قوربانیان بەڵام ئەوەی کە بینیتان لە ڕابردووە کە خانمی یەکەمی عێراق بۆ یەکەمین جار فەحسی دیێنەی هێنایە کوردستان و بۆ کەسوکاری ئەنفالکراوانی لە هەموو ناوچە جیاوازەکانە کردووە و کە بەردەوامشە ئەو پرۆسەیە بەڵام بۆنێ ئەو وەزعەوە وەستێنراوە. خۆش ژناتان باسی خۆتان بکەن چەند کەستان بۆتە قوربانی لەو پرۆسەیەوە خۆشتان تا چەند بە منداڵی لەو پرۆسەیە بوون یاخود خۆتان ئێمە بۆ خۆمان بەرکەوتەی پرۆسی ئەنفالین ئێمە لە خەڵکی لادیە بووین لە ساڵی 1970 دیارە ئەو کاتە من خەڵکی گوندی گەڕاوم ئەو کاتە منداڵ بووم و لە یادەوەریشما هەرماوە و ئێستشکە ئەبی بە کورتی باسێکی ئەو ڕووداوەمان بۆکی ئەوەی کە خۆت بیرت بێن بۆ خۆم وەکو خۆم کەسی دەرەجە یەکم ئەنفال نییە منامە بەس مێ خۆت کە لەو پرۆسا بوویتیان بەشداری پێکرایان بوویتە قوربانی یان ڕەنگەوە خەڵکێکە بێت چیرۆکی این بەڵام ئەوەی کە من بیرم بێت لە ئێمە ڕۆژێک پێش چیمیا بارانی گۆپتەپە لە قۆناغی چواری ئەنفالە بیرم دێ ئەو ئێوارانێ بشەوەکەی کە لە گۆپتەپەیدا ئێمە هەمووی کۆکراینەوە عایلەی ئێمە هەر ئەو شەوە ئێمەیان گیانە تەچێ و دواتر بۆ گیانمانیانە چەمچەماڵ و بۆ بەیانی پرۆسەی ئەنفالی چوار دەستی پێ کرد بەڵام شێوازی هاتنەکەمان بە پێ و بە عەزێت و زۆر بە ناخۆشی بوو ترس و دڵڕاوکێکی زۆر هەبوو لەناو کەسوکارە و دواترش باوکم و کەسوکارەکەم براکانی ترم لەوێمانەوە دوای 6 مانگ دوای ئەنفال پارتیزانی بوون لەو دەشتە و ئێمەش لێرە لە ماڵان و لەم ماڵ و لەو ماڵ و هەتاکو و دواتر ژیان ئاسایی بوو بەڵام ئەنفال یعنی برێم ئاساری ئەنفال و ئێشی ئەنفال و بیرەوەری ئەنفال و ترس و دڵڕاوکی ئەنفال بوو هەتایە لە ناخی هەموو کەسێکە ئەمینێت و بەتایبەتی ئێمە کە ئەوسا منداڵ بووین بەڵام زۆر ئەترساین باوەڕ کە پێش پرۆسەکە ئێمە ڕۆژانە کۆپتەر ئەهات یعنی کە کۆپتەر ئەهات خەڵک ئیتر ئەشنۆی ئەشکا زیڕەی مناڵقی ژەی دایک ئەوانە یعنی ئەوانە هەمووی لە زاکیرەمانە ئێستش کە کۆپتەرێک بە ئاسمانە ئەڕای جۆم لەو سەوتا بێ هەر ئەچینەوە ئەو دۆخە ترسەی کە جاران کاریگەری لەسەرمانە بوو ئەو لەوێتی کارەکانە بێ چی بکرێت ئەلوی کارەکان ئەبێ کەیسی ئەنفال بە جینۆساید بناسێنێ لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی دەرەوە ناساندنی بۆ بکرێت و کاری زیاتری لەسەر بکرێت لە مەنهەجی خوێندنا بکرێت و قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفال کراوان بکرێتەوە و لۆبی گەوری بۆ بکەن و کۆسڵانی کە لێرانەیە و یادەکان بەرزڕا بگیرێ ئەوانە هەمووی ئەولوێتی کارە ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش محنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتبوون هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و خوا و تراکتۆرەکان نەبێ کەس نەیزانی باسێکی ئەو ڕووداوەی ئەنفالەکە بەناو ئەنفالەکە بکەین ئەو شەو ڕۆژە چۆن بوو چۆن هاتن چۆن ڕایان گواستن چۆن ئێوەیان گواستەوە ئەو شەو ڕۆژەکەی خەڕاگرێ من ڕاماگەن لەم کەلۆزەکە لۆ کەلۆزەکە تا وتمانە ڕێبان و چیمانە پێنجێن و ترا هەمانەوە سەرە هات ئێوەیان برد بۆ ناوەڕاست و خواروی عێراقیان ئێوەیان نەبرد کوڕێمە ڕۆی مەنوا بە خواردنە چیمان بۆ خوارد نەچووی باشە ئەی جەنابەت ما پیاوەکەم ڕۆیی چەندی پیاوەکەمی سەجنی ئەرە بەڵا پیاوەکەت ئەرە بەڵا چەندی ناتەوە دواتر گەڕایەوەیان دواتر گەڕیاوە لا گەڕانیەوە دواستاکە ئێستا ئەبینم ئەم سێ ڕسمە خوای گەورەی شەڵا بە شەیدی قبول کردن و شەیدن ئیشەڵا هەر شەیدیشن باسێکی ئەوم بۆ بکە ئەوان بران بۆ کوێ چۆن چۆنی ئەی نازان بردیانیان تردام چیانیان لێ کرد ئیتر سۆراغە نەزانی نەوەڵا تێتوان تێتەوە ناتنەوە هەرسێکیان هەتاکەی چاوەڕێتکردن چەند ساڵ چاوەڕێتکردن ئێستا هەر چاوەڕێمەشە باسییان مەکرد تا دوور خۆم باسییان مەکرد لە تۆ جگەش سای باسییانەکە لە دڵی خۆتا باسی ئەوان دەکەن بەخوای مشە باسییان تا دەنگە نەخەوتمە هەرسێکیان کەوتنە بیرم ئەدا بەخوا برا سێ برا جوێکەوە سێ برا و سێ کوڕ وەلی و عەلی سابری ستارەرە سێ برا پێنج برامی چ نەماوە لە چ گوندێک بوون ئێوە ئێمە لە گوندی هەینمان قیرچە 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 هەموو گوندەکەیان برد کەشتیان بە چۆری کرد هەر لە هەڕێنەوە باریان کرد کەشتیان بار کرد ڕۆی گشتی هین ئێمەش گشتی قیرچەیش کەس بەمە ئەرەوەڵا نەشتان زانی بەرەو کوێ بردویان بەرەو خوا بدەنا بەرەو کوێ بردیانیان نەمازان بەرەو کوێ بردیانیان باشە ئەو هێزەی کە هاتن شەوەکەی هاتن بۆ گوندەکەیان هە بە ڕۆژەکەی هاتن
هالصوتیان تێن ڕاماکرد ڕۆ منە کۆلۆزیە لۆستی یعنی پێشەوەی ئەوان بێنێ ڕاتان کرد ڕاماکرد دەروە ڕاماکرد بۆ ڕێبانە بۆ پێنجویان بەرە ڕۆیمان سیارە شتان دەستکەوتی وڵا سیارەی چی ئەو پێ هەر بە پێ پر ماسومانە بت منار کۆرپە بەرا منار دومانگان چلێ نەڕۆ باش بۆبی ئەرێ بەخوا چەند ڕۆژ و شەوێکتان چەندتان پێچ و تا گەیشتە پێنجوێن چوار ڕۆژمان پێچی بەستێ چوار ڕۆژ ئەرێ وەڵا ئەنجا ڕۆمان بەڵا چمانە گشت ئەوایەکان ئەتانزانی بەرەو کوێڕۆنیان هەر وەکۆڵێ ملدانن ڕۆیمان بمانیا ڕۆیمان تا گەیمانەوە دێنێدا هەرێتان ویست دوورکەونەوە ئەرە دوورکەنەوە ڕاکەن بڕۆین ئەی جەناب و براکان و کوڕەکانی خۆت لەگەڵا نەبووە و کاتە وڵا گشتیانیان کرد یەکیان لە قارکەر ماوە دواسە چمان بەلان دەدایە بەخوام سە بارمانەکەن ئەرە وەڵا ئەکەی ناکە ئێوە ڕاتان کرد چۆن بوو بەشێک ڕای کرد و بەشێ ڕای نەکرد ڕاما گشتمان ڕاماکرد ڕان و ماڵ و گشتیان برد ڕاماکە خواخۆمە دەرچین یعنی گەنجەکانیان ئەگرت گەنجەکانیان گرت کشتی ڕۆی ئەراباریانیان کرد بردیانیان یەکێک من قارکەر ماوە شەوێکیش زۆروین ئەوان دەشە ڕۆما باریانیان کرد ڕۆمانە لایەنش ئەو دیدایە بەتانەکەم بۆ ڕۆغا بارمانەکەی مشەو خۆی زانی ئەرە وەڵای زانی کوڕەکەی زانی ئەرە وەڵا وایە نەزانی ئەیان بەر بۆ کوێ ئەیان زانی ئەیان بەر بۆ وڵانیان نەزانی بەزە هەوتی بارمانەکەمان بۆن زۆروین ئەرە وەڵاوە زۆروین چەند کەسی جەناب و ئەنفال کرا چەند کەس یە خزم سماکەشی باکەرە بەس خۆم سێ کوڕ و سێبرا ئەلفارە ئەنفالە ئەرە وەڵا کە سوکاری تریش و هەر گشتی ماخاڵ و میمک و خۆشک و کشتی گیریاوە کەسمانەما کشتی گیریا ئەی ئێسک و پرووسکی کەسیان هێنایەوە هیچیان ناودە هیچمانەبی هەرجێوە جەباریانیان کرد ئەی داواکاری و چییە داواکاری و حکومەت ئەو ئێسک و پرووسکانتان بۆ بێنێتەوە خوا تێرێتەوە لەکە تێرێتەوە ناتێرێتەوە سا حەزەکەن بێتە دیاندونی نایەتەوە هەر ئێسک و پرووسکەکەشیان بێ هەر سکوناییە ئەرە وەڵا بنیاز سەبری تێ مەخوا ئاوا باریانیان کرد کشۆن هەموو ساڵێ ئاوا لە تەلەڤیزیۆنا بیرتانەخەنەوە سوێکەنەوە بە برینەکەتانە بیرمان ناچێ قەت نەوەڵا هەمیشە لە یادتە لە بیرە ناچێ لەبیرم ناچێ قەت بەخوام شەو حتا دڵنیە باسییان بکرد خۆمە دەنگ بەردەوە هەروە کوڕەکە لە دەوامی ئەرێ بەخوا باسییانەکەم دایمە لەبیرم ناچێ تەمەنیان چەند بوو کوڕەکانی خوافیان تێنیێشە زنیان ناود یانی گەنج بوون ئاتازەیەکی ئەوتمان شەڵات نا بۆ تێرن ترەوەکانش ئازەو بی یەکیان لا ڕان و بی وەڕان و ماڵۆ ڕۆی ئەرە وەڵا کشت دەوڵە من ڕان زۆر پیاوەکەمی چەندێ نەوی لە لەیلانی چ دواستا بەربی لای تاسین بەربی وای گەورە ئیشەڵا سەبوری جەناب بووبا و هیە مکە سوکاتیان بە خێر دنیا خۆ دەستم ماچەکەم دای حاجیگیان ئەرە وەڵا ئەمانە سەمیناری مەکاترمێش چاوەڕوانی چیەکەی چاوەڕوانی چیەکەی ئیتر گۆزەکان لەگانی نایەنەوە ئیتر گۆزەکان لەگانی نایەنەوە تەنیا ئەو قوربانیانە لە ناخۆشی و قورسی بینینی ئەم ئۆتۆمبیلانە تێدەکەن کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا لە پرۆسی بەناو ئەنفالدا بوونە قوربانی هەر بەم ئۆتۆمبیلانە بەرەو بیابان و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بران و خۆیان بەو پەڕی دڵشکانەوە گەڕانەوە و کەس و کارەکەی دیکەشیان بە زیندویی زیندە بەچاڵ کران ئەرکی حکومەت و لایەنی پەیوەندیدارە کە ئەگەرچی لایەنە مەعنەویەکە و ڕۆحی کەس و کاریان نەگەڕێتەوە بەڵام دەکرێت لە ڕۆوە دنیاییەکە و پاڵ پشتیە مەعنەویەکە قەرەبووی کەس و کاری ئەنفال کراوان بکرێتەوە و چی دیکە لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕووفاتی کەس و کاریاندا نەبێت تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارتەزایان